ئەم لا شەو کاتەی ئینسان ئەگەر مەشغوڵی نەکەی بەخێرەوە ئەو مەشغوڵی ئەکا بە شەڕەوە. ئەمە یاسای ژیانی ئینسان. ئێستا وەرە تۆ خۆت مەشغوڵکە بەخێرەوە، هەر لە بەیانی هەستای خەریکی قسەی خێر، کردەوەی خێر، ذیکری خێر، بجوڵێ لە پێناوی خێرە. تۆ لاشەکەت ماندوو ئەەکەیت و دەروونت ئاسوودە ئەەکەی. لێ گەڕە دەستی بۆ شلکە، اینجا ئەو دەست پێ ئەەکە. تۆ مەشغوڵەکە بەشتی لاوەکیەوە. کاتێ بەخۆ دەزانی ئای هاوار 5 سەعاتی کاتم لە بەردەم مۆبایلە ڕۆژ بەبێ سوود، 2 سەعاتی ترم لە بەردەم تەلەڤیزیۆنە ڕۆژ بەبێ سوود، 3 سەعاتم ڕۆژ بەس بە قسەکردنی ئەتیادی و بەبێ بەوەی ئەو سوودێک و وەرگرتبێ. بۆیە حیاتی ئینسان بەڕاستی ئەگەر مەشغوڵی نەکەی مەشغوڵە. بۆیە لە قورئان ئەفەرمێ وإذا فرغت فانصب، لێ بوویتەوە دەست پێ بکە، نابێ بوەستی، لێ بوویتەوە دەست پێ بکە. لەکوێ ئەم ئیشە و پرۆژە تەواو کرد، پرۆژەی دووەم دەست پێ بکە، نێڵی مەجاری بدەیت، ئەو تەواو کرد دانایەتت دەست پێ بکە. مەوەستە هەموو کاتەکان تەوزیعکە، چونکە ئەگەر تۆ قەدەرەکان بە قەدەر ڕەت نەکەیتەوە، کاتێک بە خۆت دەزانی لەناو قەدەری شەڕا وەستاوی هیچ جوڵەیەکت نەکردووە، دوایی کۆمەڵی کردەوەی خراپ ئەبێتە ئولفەت لە تۆیە، دەرچوونت نییە و ڕزگاربوونت نییە.